والله أنا بروي مسلمان مشكلة نية والله كاك من حضرة إبراهيم نيم بجدي من حضرة إبراهيم نيم حضرة إبراهيم لبر لترسى سراجني خويا بفرعون من ناتوان كاكا كل وناكا كل مسلمان كي قواد نية تيجي كل مسلمان كي قواد نية سبيل يكيك بيج ركوبا قبول يكيك قبول يكيك عبد اللطيف جنكوبا با لناو سياركا لشخصيكا بي بمجي كيكي ئێمە دەمێکە هاوار دەکەین کاکە ئەو کابرایە درۆزنە ئەو کابرایە کەذابە بە قسەکانی ڕا بە سیفاتەکانی ڕا بە هەڵوێستەکانی ڕا دیارە کەسێکی درۆزنە مسلمان یەک تۆز ژیر و عاقڵ بێ دەزانێک چێ درۆزنە و چێ ڕازگۆیە چێ دەستپاکە و چێ پیس و پۆخەڵە یعنی ئینسانی مسلمان بە ژیری و بە عاقڵانە بیر دەکاتەوە چۆن کەسێک بێ بە خراپە باسی سەحابە بە خراپە باسی دین بە خراپە باسی پێغەمبەر بکە سوکایەتی بە پێغەمبەر ئیبراهیم بکە کە لە دوای پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم گەورەترین پێغەمبەر کە بریتێ لە خەلیل الله ئیبراهیم عليه السلام تۆ پێ بڵێ گەوار یعنی کابرایەکی ئاوا پیس و پۆخەڵ هەزاران مسلمان دێتە ناو لایڤەکەی و ئەکتیڤی دەکا مولحیدێکی سەرپانیش لەولاوە دادەنێ بە کەیفی خۆی سوکایەتی بە ئاینی ئیسلام دەکا فکرە بۆ گەنەکانی تەڕح دەکا مسلمانی سادە و ساویلکەش دێتە مایک دوو قسە نازانێ دوو ئاەت نازانێ دوو فەرمودە نازانێ ئەو دینە لەو گۆڕەی بە کەیفی خۆی سوکایەتی پێدەکرێ کەسی نییە بە جواب بێ لەسەری هەمووشمە بۆرە مسلمان ئاکتیڤی کردو وەڵام مسلمان بووە ئەوەی کە دەڵێ مسلمان بە درۆ دەکا ئەوەی کە باوەڕی پێیەکە ئەو کەسە مسلمان بە درۆ دەکا ینی ئینسانی مسلمان بە ژیری بە عەقڵانە بیر دەکاتەوە دێ بۆم باسی قیسەی ئیبراهیم دەکا عەلەیهی سەلام کاتێکەوە دێ بۆ لای فیرعەون کە بە خێزانی دەفەرمێ بڵێ من خوشکی ئەوم باسی و قیسەم بۆ دەکا بێ ئاگالەوەی کە فەرمودەیەکی صەحیحی لەسەرەوە تا خوارەوە بزانە بۆچی پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام قسەی کردووە بزانە کاتێک کە فرعون هاتووە دەست بۆ سارای خێزانی ببە بزانە چی بەسەر هاتۆ چی بووە و چنە بۆ قیسەکە بە جوانی باسکە بە درۆ دەلەسە و بە بوختان و بە سوکایەتیکردن بە دینی ئیسلام و بە پێغەمبەران ئەو ئیشت بۆ ناڕوە خۆی پەروەردگار هەموو لایەکمان هیدایەتدا و ئەو کەسانشی کە نیفاقیان هەیە ئەڵڵا ڕیسوایان کات یا ئەڵڵا ئەو کەسەشی کە دژایەتی دینەکەت دەکا کە دەیەوێ دینەکەت لەکەدار بکە کە دەیەوێ ئەو دینە حەقەی کە مسلمانی سادە و ساویلکە ئێستا هیچی پێ نییە هیچ فێر نەبووە لەسەری نازانێت دوو قسەی پێ بکە یا ئەڵڵا خۆت فەرمووتە ئینا نەحن نەزەلنە الذیکڕ و ئینا لەهو لەحافیظون ئێمە خۆمان ئەو پەیامەی کە دامان بەزاندوو دێپارێزین بەخوا بەتەما دوو بۆرە مسلمانی وەکو ئەمڕۆ کە دوو کەلیمە لەسەر ئیدین نازانێت جوابی دوو قسەی پێ نییە دوو قسەی خێر نازانێ پارێزراو نابێ خۆی پەروەردگار هەموو لایەکمان هیدایەت دات و دینەکەی خۆی سەر بخات. سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.